اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕێیانی خۆشەویست بە خێربێنەوە ڤیدیۆیەکی دل لە کاڵ ئۆف دیوتی کۆڵد وار لە پارتی پێشوو گەشتی نێرە و کۆتاییمان پێێنە لەمە چیە بۆ سیلاحم پێ نییە ئاهرارە بۆچی هەڵگرێت لا شو اللي بدهم اياه معنا كي سلاحا راشين كوفكنا به كان سلاح يجيبوني لا هيكوجي باشتري راتشي أجنبي بدور براكة. The remaining VC fled into the tree line. It was then you realized you were the sole survivor. You set off to locate the bunker. سلاح يجيب يبغى أو ما طلع أو السلاح هذا ئەفاگەم بکوێترمانە بات و لە کوێش هەڵمان پێگا گوێم لە شتێکە بوو وامزانی خشەی قاچە. The path split near a ruin, so you took the right fork, not the trail to the left. چییە؟ ناتوانم بڕۆم تا ئێمە لاسیە بۆسە حەپرە تەقەکەمانیش دەست پێکەن ڕێگە نییە لێرێ. You heard Russian voices from a cave across the river, so you went to investigate. دەنگلۆ ئەشکەوتەوەیت. No, Bell. You found the bunker by going into the cave. Why is... Sims, this is scenario 17. برا کە دوور بوو هەر نەمەد بێ باش. A tunnel? You...
Okay, you pulled out your sidearm and flashlight. باولان الروسي خشەی زۆر ناخۆشە لە ناو گوێمە زۆر ترسناکە لعنة ڕوو بە زۆمبی واه وي چی بوو Stop lying, Belle. Start again and tell me how you met Perseus. وە چی بوو زێڕام کرد Christ, what's happening to him? I've no fucking idea. وە چی بوو زۆمبیەکە نایوەڵا زۆمبیانە زۆر ترسناک زێڕام کرد Let's up the dosage and run 1B this time. Ready. خەبەری According to your بوو debrief, you woke up and the rest of your crew was missing. The VC were on the ground searching for survivors. You readied your bow to take them out silently. ئەو بۆ چوو شوێنە ڕێک لا وای پێیان نەزانیمە بەس غەڵەت نەکرد بەرانە ڕاناکە تۆزێکم کردنە باش ناگات
دڵم تەقی You never mentioned the house in your debrief. Time to move along. لە سەرەتای مەرحەلەوە دەست بگرە بەس بە جۆرێکی در ئەمە چییە؟ کامێرایە The path split near a ruin, so you took the right fork, not the trail to the left. چەکە لەکوێیە؟ ئامەد ئەکەی لێرەوەن جارت لێرەوە ئاڕێ وي The zip line nearby was the best way back to the cave. We wanted to get to that bunker as soon as possible. مانە خۆمانەنەوە چی؟ نەمان Bell, turn back and use the zip line to reach the bunker. Seeing a firefight, you ready your M16. لایزێڕام کردەوە دیسان ئەڵێ خۆ بینی بە جۆرێکە شتەکان دروستە بن نامێنێت وەڕەکە زۆر بەقوە دەخۆش هێشتا نەسووتیانم RPG تێکەوت چی خۆمانە یعنی
هاوڕێمزانێت چی ڕوویە زان کەمینی تری تایە Yes, this was Abbiamo the del bunker Gavi. entrance you described in the report. تمام درگایە لكن جارێکی ڕوو چییە A lab? That doesn't sound right. بڵێ سجنوشتی وایە سەرێکی ڕێکۆرد بکەین کێشەی بچی هەر درێژە بێزە ناگە This isn't working. I could try some adrenaline. بەراوە بۆ چی بوو چۆ دیو زایان جارە چی ڕوویە ئەگەر تا ئێستا بینەربوون لایک و سەبسکرایب لەبیرمەکەن هیوادارم بەدڵتان بێت با بڕۆین لەگەڵی شەڕکەین هەتا کۆتایی We'll keep rerunning scenario 1. Bell, we've got a job to do. According to your debrief, وە you woke چییە up in the middle of a firefight. The crash survivors were هەر defending جارێ against the سیلاحێک هەموو جارێ لێرەوە You readied a grenade launcher and charged ahead. بەس باش خۆزی سیلاحەکە بەخوات لێو لەکوێ ناکوژراوە نەمانە چیە لێوە هەدەی هەمووی لە شێوی برادەرەکی خۆمە هەر هەمویان ئایاڵی ژێرایی بوو ئەها شتی وەزگابێ وردە The path split near a ruin, so you took the right fork, not the trail to the left. پرسەگاتە تێکوێ VC! It's moving close. Use our knives. Stay low. Use the grass for cover. They won't see us coming. You heard Russian voices from a cave across the Chill. river, so you went to investigate. No, Bell. You found the bunker by going into the cave. جرابێ بە ڕێگەیەکی دراوە You equipped your shotgun and had a bow with me. That's when you discovered VC soldiers meeting with Soviet agents.
ئەخ خەری بۆ ئەژمەری کرد لێرەوە بڕۆم خۆی بووی دیاری کردی ڕێگەکە نەزانێت چیەکەیت چەند دەقەیە 20 دقەیە ئەیبینی تیرەکانە زۆر خۆشە. Yes, Bell. That was the door into the Soviet bunker. دیسانەوە دەرگاکەم جارەزای چیمان ئەو باتووک سێڤیش نابێ لەم ڤیدۆکە تاواکەم بۆ دانێدە I don't care if the door was ئەوێ fucking هەر stuck یاری open. پێیەتە تاوابێت Sims, give Bell another injection. Do it now. Bell's heart rate is already Yeah. at a dangerous. دەرگاکە لی دوورەکەوێتەوە Someone help me hold Bell down. دڵی چەند خێراتەیە Hang in there, Bell. You got this. You're in the clear. هاڕوە ترسناوە Bell, go through the door. نەکەی بۆ دەرگەی داخەز برادەرەکەی خۆی شوێنەکە بچووکە بێتەوە دەوردە Bell, stop speaking in circles. Why is Bell repeating himself? ژەهرایی بووە بە پێوەی ئاوای لێت لە یاریەکانی تریش هەمە ژەهرایی بوون Stop wasting my time with this hallway. Turn around, Bell. ئەها بەعکس بۆیە بڕۆ ئایا برادیسان What? The lab? What the hell is Bell doing in the lab? بەراوە Bell, forget about the damn lab. I need to know about the زێڕام bunker. کرد داسڵەکی جا ئەمە فلیمی ترسناکەم هەر یاری ترسناک هەر تێگەچم ئەوە چی تا گەشتینە شوێنێ Comrades, the United States and its allies slowly consume. ئەوە چی بوو چاک تێکچەوە سەریەکە یاریەکە زانانی چی ڕوویە لەگەڵمانبن شتەس شتوام سکایبی کە مەسقینە Can Bell survive another round? بەس نەکەوێتەوە سەرەتای بەخەکەوەی کە دیسانەوە بێ شەڕکەیتەوە Script 17. Ready. Bell, we've got a job to do. نەمت We've been over this already.
Skip ahead to the next part. بەچی براونم The bunker door was right there ئەنە at the جارە lower شەڕ ناگەم You went in. Bell, go into the bunker now. جارە بەڕێگەیەکی تر هاتینەوە شوێنە جارە لەسەر کورسێکە دانیشین بەرامبەر سێ تەلەڤیزیۆن You're the only one who knows where Perseus is, where he'll detonate the nukes. Where is he? شەوڵی وەکو خیانە دێتە بەرچاو یان هەر ژەهرایی بۆ و The United وایە States بەرچاوی and its allies slowly consume that which is dear to us. Our leaders continue to weaken under this threat. It is the moral duty of Perseus to act when they will not. Soon we will possess an American nuclear bomb. The key to unlocking their entire green light arsenal. Once we control the green light arsenal, we will detonate them all from the safety of Solovetsky. چی ڕێگە ئەزام هۆش یادۆ لای برادەرە شتەگەیەتی برا هەرەمووی تێکەڵ بووە ئەو دەرزی لەوانەوەی لێک بێت دەرزییان لێ لە پارت پێش و لە ئاخیەکەی ئەوە تابان دەرسێکە پیشانێت الصوت مقابني لا الصوت متغشيني دەستکراپی کە زاری پێچوو چی بوو؟ زایکی چی ڕۆیە بۆ نەی پێچوو هۆشی هاتەوە ئاهرا لە ناشتاگەریەکە ئایسە خەبەری بووە دوێ هەموو شەڕە Bell, no more fucking around. What did Perseus say? Where is he? You're disoriented, Bell. We'll explain everything later. Right now, we need to help each other. We gave you a second chance when you were shit out of luck. Now, we just want some assistance in return. تێنەگەشت You worked for Perseus, Bell. I know it's hard to believe, but Arash Kadivar 86'd you at that airfield in Turkey. ما دیسانە نەچێتە خەیاڵ ئای When the plane leaves Trabzon, it's stopping in Duga. This you know. Here's what you don't know. Perseus won't be there. None of these hired guns بە are going to... تاویکەن بە ونیتر نەڕوات هاوڕێیانی خۆشەویست هاتینە کۆتایی ڤیدۆکەی بەدارم بەدڵتان بێ ئەمەش پارتی نازام چەنەم بوو هی کاڵ ئۆف دووتی کۆڵد وار وەڵی پارتەکەم لەبێت چووە هێسم بایلەکەشم لا نییە دای لێبوردنەکەم ئەگە کێشەیەکی بێت لایک و سەبسکرایب لەبیرمەکەن و تا ڤیدۆیەکی تر و پارتێکی تر خواتان لەگەڵ هەر لە خۆشییە بن